لەگەڵەوەی خانەنشین کراوە، بەڵام خۆبەخشانە درێژە باکارەکەی دەدات و هیچ گۆڕانکاریەک لە پیشەکەیدا ڕووی نەداوە و بەردەوامە لە پێگەیاندنی پزیشکانی داهاتوو لە بواری دەرونیدا. پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد هەزاران نەخۆشی چارەسەر کردووە لە ماوەی زیاتر لە 44 ساڵی تەمەنی لە بواری پزیشکی دەرونیدا تا دوا ڕۆژەکانی خانەنشین بوونی. لە ساڵی 1970ەوە لە بواری نەخۆشی دەرونیەکان کارەکەم 2 ساڵ پاش تەخەڕوجم لە کۆلێجی پزیشکی و لە ساڵی 1970 پاش گەڕانەوەم لە بەریتانیا وەکو دکتۆرێکی پسپۆری نەخۆشی دەرونیەکان لە هەولێر کارم کرد 16 ساڵ لەوێ و ئێستا نزیکەی 25 ساڵیشە 24 ساڵیشە لە سلێمانی ئیشەکەم لە زانکۆ گەشتمە پلەی پرۆفیسۆر هەتا پار تقریبا 39 دورة يعني هر صالة تقريبا 100 تا 200 دكتورم تخرج فيها كردوه درسم فيوتون لبواري نخوش درونيا كان الله صوتي جباشي شيء أنا مهوادار متور صوتم فيها بيكالكور خمد نبي من أقام له هموش دستكان من خوم بسروكي أنا زانم لقال أوي لم صالدا خانة نشين كراوة بەڵام خۆبەخشانە بەردەوامە لە فێرکردنی خوێندکاران و پێگەیاندنیان لە بواری پزیشکی دەرونیدا. زۆر شانازی بەوە ئەکەین کە دکتۆر نزار پاش خانەنشین بوونی کەوا بۆ ماوەی 3 مانگێک ئەڕوا هیچ گۆڕانکاریەک لە شێوازی خزمەتەکەیان نەگۆڕاوە. ئەو ئەرک و واجبانەی کە پێشتر هەی بووە بە هەمان شێوە ئێستا بەردەوامە، چ لە کاری نەخۆشببینین، چ لە کاری خوێندنی باڵا، چ لە کاری فێرکردنی ئەو خوێندکارانەی کە ئێستا لەگەڵیان و هەروەها چ لە کاری زانکۆیی کە بەردەوامە لە فێرکردنی خوێندکارەکانی کۆلیجی پزیشکی و هیچ خۆی بەوە دانەناوە کە بڵێ من خانەنشینم. ئەوەی دەبێتە نیگەرانی لای پزیشکان چارەسەر نەبوونی نەخۆشەکانیانە. لای دکتۆر نزاریش بیستنی هەواڵی گیان لەدەستدان و خۆکوشتنی نەخۆشەکانی بە ئازارترین بەسەرهاتەکانی ژیانی پزیشکیەتی. بۆ دکتۆری دەرونی ناخۆشترین ڕوودا و ئەوەیە کە ئەبیستێت یەکێک لە نەخۆشەکانی کۆتایی بە ژیانی خۆی هێناوە بەڕاستی کاریگەریەکی زۆری ئەبێ لەسەر ناخی خۆمان. و پرۆفیسۆر دکتۆر نزار لە ساڵی 1953 لە خانەقین لەدایک بووە، لە بەغدا کۆلیژی پزیشکی تەواو کردووە و لە ساڵی 1970ەوە لە بواری پزیشکی دەرونی کاری کردووە و لە هەریەکە لە سلێمانی و هەولێر خزمەتی نەخۆشانی دەرونی کردووە. لە پای هەوڵ و ماندووبوونەکانی و خزمەتەکانی لە بواری پزیشکی دەرونیدا لە مەراسیمێکدا ڕێزی لێنرا. ڕێزان محەممەد، کورسان نیوز، سلێمانی.